لە ئێستادا شانۆکار کامران ڕەئوف سەرقاڵی پرۆڤەکردنە لە بەرهەمی کینۆ و کارکردن لە شانۆیی کینۆدا بە ناوی شالیر و جادوگەرانی ماکبێت وا بە بەشداری کۆمەڵێک شانۆکار پێم وابێ هێشتا نەچوونەتە ناو پرۆڤەوە بەڵام ئێمە لە ڕێی تەلەفۆنەوە هونەرمەند کامران ڕەئوفمان لەگەڵک کا قسە و باسی زیاتر و دەربارەی شانۆیەکە و هەم وادەی نمایش و وادەی پرۆڤەش زیاتر قساکەی کا کامران سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاوتان لێبێت و هیوادارم سەرکەوتوو بن هەموو لای. سڵاو لە تۆش. ئەم پرۆژێ لە ئێستەیە لەکوایە؟ ئەم پرۆژەیە لە سەرەتای پرۆڤە نزیکەی 10 ڕۆژە سەرقاڵی پرۆڤین. بەڵێ. بە ئەم بەرهەمە بە ناوی شالیر و جادوگەرانی ماکبێتە کە لە 2 دقی شکسپیر سوودوم وەرگرتووە ئەوی شالیر و لەگەڵ شانۆگەری ماکبێت. بەرهمێنانی ئەم شانۆگەریە وەزارەتی ڕۆشنبیری بەرەبەتی ڕۆشنبیری سلەیمانی بەشی شانۆ هەروەها بە هاوکاری پەیمانگای هونەرە جوانەکان چەند ئەکتەرێکی شاری سلەیمانی لەگەڵایە لەوانە سالار ماهێدە، ئالان هادی، هێرۆ جوان، سۆزەخان لەگەڵ چەند ئەکتەرێکی قوتابیەکانی پەیمانگای هونەرە جوانەکان. زۆر باشە. کا کامەران یەکەم جارتە کە لەم دەقەیە کارەکەیت؟ بەڵێ عەفوو؟ یەکەم جارتە بەڕێزت لە دەقەیە کارەکەیت؟ بەڵێ ئەمە یەکەم جارە لەم دەقەیە کارەکەم. ساڵی 90ەکان بوو لە شالیرە کارم کردووە، بەڵام ئێستا ئەمە دەقێکی تێ ئامادەکراوە لە 2 دقی شانۆی. منیش بۆیە ئەم پرسیارم کرد بۆچی لەم 2 دقا بۆچی بیرت لە دقێکی خۆماڵی نەکردەوە؟ ئەوەی کەوا شکسپیر جیا کاتەوە لە هەندێک نووسەری کە ئەوەیە شکسپیر نووسەرێکی زیندووە بۆ هەموو سەردەمەکان شیاوە وەڕۆ ئەچێتە ناو قۆڵایی مرۆڤەوە و مرۆڤش هەر مرۆڤە بە درێژایی سەردەمەکان. بەڕاستی من زۆر کاری خۆماڵی بخێنەوە هی نووسەرە برادەرەکە ئازیزەکانم، بەڵام هەتاکو ئێستا ئەو خەونانی کە من ئەمەوێت بەدی بکرێت لە دەقێکی شانۆیە لە بەرهەمێکە هێشتا ئەو دەقەم نەدوێتیەوە لە دەقێکی خۆماڵیە کارکەوە. زۆر باشە. بگومان شانۆیەکانی شکسپیر ساڵانە بە چەندین زمان پێشکەشەکرێن و بە چەندین فۆرمی جیاواز و خوێندنەوەی جیاواز پێشکەشەکرێن. ئەوەی کە تۆ ئەتەوێت تازەگەری یا خۆت با بڵێن بتەوێت بە شێوازێک نمایشی بکەیت کە لەگەڵ سەردەمی ئێمە و بۆ ئەم کات و ساتەی ئێمە گونجاو بێت. بەڵێ هەموو دەقەکانی وەکو پێم وتی بۆ هەموو دەقەکانی شکسپیر گونجاو بۆ هەموو سەردەمەکان و بۆ هەموو کێشە مرۆڤایەتیەکان. لەبەر ئەوە تەماشاکی من لە کارکردنم لە هەمووی لە زۆربەی ئیشەکان مەپانە ئەبە بەسەر جۆرە لە ئیشکردن ئەویش واقعی خەیاڵیەکە لە لای فەختانگەڵ یەکێکە لە قوتابیەکانی فانتاستیکی کەواپەنە ئەباتە بەرخەیاڵ بۆ بەرهەمێنانی شانۆگەی بۆ تەفسیری ئەو دەقەیەکەوە ئەی خاتە بە بەردەستی بینەران. زۆر باشە. باست لەو کرد کە ماوەی 10 ڕۆژە پرۆڤە ئەکەن ئەی لەکەیە ئامادە ئەبن بۆ نمایش؟ من بەو هیوایم کەوا لە سەرەتای مانگی دا ئامادە بێت و بەشداری چەند فیستیڤاڵێکی پێ بکەین، لەوانە فیستیڤاڵی نێودوڵەتی هەولێر و فیستیڤاڵی نێودوڵەتی بەغا، ئەوە ئەگەر فریاکەوتین بۆ ئەو کاتە. زۆر باشە. ئەم جم و جۆڵانە کارێکی شانۆی لە شارێکەوە بۆ شارێکی تر تا چەندێک گرنگی هەیە و تا چەندێک شانۆکاران لە ئێستایە بە تایبەتی پێویستیان بە با بڵێن سازکردنی ئەم جۆرە کەشانە هەیە، بە تایبەتی نمایشکردنی شانۆیەکی لەم جۆرە کە با بڵێن یەکێکە لە شانۆنامە گەورەکانی دنیا و بێگومان بەڕێزی شتانێکێکن لە شانۆکارە دێرین و خاوەن ئەزموونەکان. زۆر سپاس دەکەم. بەڕاستی بەشداری کردنمان لە فیستیڤاڵەکانە زۆر گرنگ و باشێکی هەیە. یەکەمین شت ئەم فیستیڤاڵانە لە وڵاتانی زۆرەوە، چ لە فەڕەنساوە، چ لە بەریتانیاوە، چ لە ئەمریکاوە، چ لە وڵاتە عەرەبیەکان وەردیان ئەوەیە ئاڵ و گۆڕی ئاستی ڕۆشنبیری ئەکرێت، ئاستی هونەری ئەکرێت. ئەم کاستەی ئێمە شارەزای
ئەم جۆرە ئیشان بێت ئەوڵاتانە ئەیکەن ئەوانیش ئێمە ئەبینین کە ئێمە ئەزانین کەوا شانۆ حاڵەتێکی زۆر شارستانی گەورەیە و وڵاتان شانازی ئەەکەن بە پێشکەوتنی هەر بزوتنەوەی شانۆی لە شارەکەیانە تەنانەت شانۆ لە هەموو وڵاتەکان لە خزمەتگرانەوە تایبەتی شکسپیر ئەڵێن ئەو ساڵی کەوا چەند ئیشێکی شکسپیر لە هەچ هۆڵێک نمایش نەکرێت ئەو هۆڵێکی هەژارە. بەڵێ بە هیوای شانۆیەکی باش زۆر بەڕێز دەرهێنەر و شانۆکار کامەران ڕەئوف سوپاس کە لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵم بوویت. سوپاس بۆ تۆ. زۆر سوپاس. سوپاس.